زانکۆی ستانفۆرد طبعاً یەکێکە لە زانکۆ هەرە گەورەکانی ئەمریکا و عالم. بۆ معلومات دووەم جامیعەیە لە ئەمریکا لە پاش هارڤەردی، سێم جامیعەشە دووەلیەن لە گلۆبەڵی هەمووی. ئەم زانکۆیە کو دروست بووە ئەسڵەن؟ چیرۆکەچی هەیە تر نازانم تا چەندی ڕاستەیانە، لەلایەن ژنومێردەکەوە عایلیە، تەبعاً لەلایەن ژنومێردەکەوە دروست بووە، ناویان لیلاند ئان جین ستانفۆردە. عایلێک بوون، کوڕەکیان هەبوو، کوڕەکەیان مردبوو، ئیتر چوونە جامعەی هارڤەرد، چکە هارڤەرد پێش قەدیمترە، ئەوە لە ساڵ 1891 دروست بووە، عەفوەن 1885 ئەو جامعەیە دروست بووە، لە ساڵ 1891 یەکەم قوتابی خۆی وەرگرتیان. بەڵام پێشەوەی دروست بکرێتن ئەو دوو ژنومێردە زۆر دەوڵەمەند بوون، چوونە جامعەی هارڤەرد، لەوێ دانیشتن لە ئیدارەکەی لە شوێنەکەی گوتیان لێرە تەڵەبە کو سکۆلەرشیپی وەردەگرێت. سکۆلەرشیپ ئەو مستەڵەحەیە لە ئەمریکی یاخود دووەلینیان یاخود مانەوەیە تەڵەبە بێت ئێرە ئەمە پارەکەی بدێنێ، ئەمە کولفەی خوێندن بدەینە تەڵەبەکەی. جامیعەکەش زۆر بە ئەوەکە بابنە ئیداریەکە زۆر بە ئیستیزاوە گوتی فکری کردەوە دیسان ئەوانە شاتینە لە بۆ سکۆلەرشیپ، وایان زانی خۆیان دەخێنیان لە بۆ یەکەچیتیان، گوتی بەداخەوە سکۆلەرشیپمان نییە، زۆر بە ساردی بەڕێکردن. دواتر قسە بە قسە ڕۆیشتن تاوە چۆن زۆر چیرۆکەم لە بینمایە، بەڵام فکرەکەی وها بوو کابراایەکە ئیدارێکە گوتی سکۆلەرشیپ زۆر گرانە، ئەوەندەی دەوێتن عن پارەی خەیاڵی گوت نەوانما. کابراش نیەتی وا بوو کە بێتە وێن دەرێ مساعدە بداتە خەڵکی، بداتە تەڵەبان کە بخوێنن، ئەوە نیەتەکەیان. بەڵام کابرا ئیداری نیەتەکەی زۆر بە خراپی وەرگرت بوو، ئەوانش فکرێکن گوتیان دە باشە مادەم ئەمە ینی سکۆلەرشیپ ئەوەندە پارەی بێتن بە قوتابی، ئەمە لۆ پارەکەیان بدەێن، ناڵە بە خۆمان دەستین جامیعەشی دروست دەکەین بۆ دەگەین قوتابی زۆر بە پارەشی زۆر ڕەمزی بخوێنیتن. ینی هاتنەوە ئەو جامیعەیان دروست کرد لە بۆ لەسەر کوردی خۆمان دەنێ لە بۆ یادگاری و شەرەفی کوڕەکەیان کە ناوی لیلاند ستانفۆرد بوو. ستانفۆرد ئیتر وەی لێ هات ئەو جامیعەیان دروست کرد و بووە منافەسەی سەرەکی هارڤەردش. تەبعاً ئەو بەشەی ئەو لاش ئەوە ساحەکەیانە باڵێن، هەموو جامیعەکانی کوردستان لێک دێەوە، ساحەکی وان نییە. کولی ئادابمان تەواو کرد، ساحەکی خۆڵمان هەبوو، هەتا خەروزمان کرد ساحەکە خۆڵ بوو، تۆپانیمان دەکرێگە بەرباینەوە دوو جارە زەتمان دەخوارد، جارەکیان ئەوەی کە لەیان جاری دومیش کە بە عەردی کەتین، دواتر دوو-سێ ساڵی نەبوو هەمیان کردە بەشی قاعەکان، ئەو بەشی فارسیە، ئەو بەشی فەلسەفەیە، ئەو بەشی نازانم ئینگلیزیە، نمودی کولی پێوە دیار نییە. ئەو جامیعەیە زۆر گەورەیە، مەساحەکەی 33 کیلۆمەتر مربعە، یعنی بزانە 33 کیلۆمەتر مربعەوە بە جامیعەکەی بودجەی ساڵانەشی 8 ملیار دۆلارە، 8 ملیار دۆلار ئەوە بودجەکەیتی. 17,000 قوتابی هەیە، لەوانە 8یان ئەندەرگراجوێتە، ینی بەکەلۆرۆس و خواردتر، 9,000یشان پۆست گراجوێتە، ینی ئەوانی لۆ ماستەر و دکتۆرا دەخوێنن. جامیعەکی زۆر گەورە و معتەبەرە عالەمیەن. ئەوەش کەوتیتە سان هۆزەی لە ویلایەتی کالیفۆرنیا نزیکە لە شاری گەورەی سان فرانسیسکۆ. ئەوانە ئەو هەمووی قسمە هەرقابات حسێبە. ئەوەش ستانفۆرد ڤیزیتەر سێنتەرە، کارێکە تەڵەبەی نوێ دێتن ئەگە پرسیاری هەبیتن، وەکو لای خۆمان نییە هەموو ڕێزی لۆ بەستن قیقەقێتی قازی لێ بکەن. ئەوەندە گەورەیە دەمشارێکی سیارە بە کەیف خۆی بنەوە هاتوچۆ دەکە، نە سیازی هەیە نە دەرگای هەیە، بەداخەوە لای خۆشمان زانکۆکان ینی سزن حسێبە، شورتان لە بەر دەرگەی دانا، ینی دەرەی دەستی زۆری حزورت دەنووسی. زۆرێ لە یەک لەم حازەڕەکان تەماشایەکی قاعەکان زانم لۆنگۆرە بۆ خۆم ئەمە سا 5 جامیعەم کردە لێرە فۆرساتم وەرگرتیە، زۆر گەورەیە، گەر بچمەوە بەریە جینا بە پێیان ناکرێ.
ئەوەش گوزەرێک بوو بەناو جامعەی زانکۆی ستانفۆرد تا ڤیدیۆی هەشاد بن.